نزیکەی چل ڕۆژە جەنگی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران درێژەی هەیە. لە ئێستادا جیهان سەرنجی لەسەر گەروی هورموزە بۆ پێی کە یەکێکە لە ڕێڕەوە ستراتیژیەکانی گواستنەوەی وزە بۆ وڵاتانی جیهان. ئێران ئەڵێ جارێکی دیکە دۆخی گەروی هورموز ناچێتەوە پێش قۆناغی جەنگەکە. هەر کەشتێک تێپەڕێت ئەبێت باش بات بە ئێران. لە بەرامبەریشدا ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕێگەی دیپلۆماسی و هەروە ڕێگە سەربازیەکانیان چڕ کردووەتەوە بۆ کردنەوەی گەروی هورموز. ڕۆژنامەی کۆڕێرێ دێلا سێڕای ئیتالی راپۆرتێکی شیکاری بڵاو کردوێتەوە تێیدا ئاماژەی بۆەوە کردووە کە ئەگەر ئەم پلان و ستراتیژەی ئێران سەر بگرێت و باج بخاتە سەر ئەو کەشتیانەی کە تێپەڕن بە گەروی هورموزدا، ئەوە گەروی هورموز ئەبێتە بانکێکی داهاتی گەورە و ماکینەی دۆلار بۆ ئێران و داهاتی ساڵانەی ئەم گەروە بۆ ئێران زیاتر دەبێت لە 100 ملیار دۆلار. بە گوێرەی شیکاریەکانی ئەو ڕۆژنامە ئیتالیە بەشێکی زۆری ئەم داهاتەی ئێران تەرخانی دەکات بۆ پەرەپێدانی تەکنۆلۆژیای سەربازی، هەروە بەهێزکردنی موشک و درۆنەکانی و هەروە بەشێکی داهاتەکەش تەرخان دەکات بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە بەری ئێران کەوتووە بەهۆی سزابووریەکانی ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا. لە دوای جێبەجێکردنی قۆناغی بەرەو پێشبردنی تەکنۆلۆژیای سەربازی و موشک و درۆنەکانی ئێران هەوڵ ئەدات لە قۆناغی داهاتوودا ببێتە هەناردەکاری چەک و موشک و درۆنی سەربازی بۆ پێی کە درۆن و چەکەکانی ئێران بە شێوەیەکی مەیدانی و پراکتیکی لە گۆڕەپانی جەنگدا کاریگەری خۆیان سلماندووە. هەر بۆیە لەلایەکی دیکەشەوە نرخ و تێچووی چەک و درۆنەکانی ئێران بەراورد بە چەک و درۆنی وڵاتانی پێشکەوتوو زۆر کەمترە، لەبەر ئەوە خواستی زۆری دەبێت لەلایەن ئەو وڵاتانەی کە داهاتەکان کەمە.